لە ساڵی 2013ەوە یاسای مافی دەستکەوتنی زانیاری لە پەرلەمانی کوردستان دەرچووە کە یاسایەکی گرنگە بۆ ئازادیکاری میدیای و دەستخستنی زانیاری و شەفافیەت. بەڵام ئەوە 5 ساڵ تێدەپەڕێت بەسەر دەرچوونی ئەو یاسایەدا هێشتا نەخراوەتە بواری جێبەجێکردنەوە. جێگری سەرۆکی سەندیکای ڕۆژنامەنووسانیش دەڵێت حکوومەتی هەرێم ترسی هەیە لە جێبەجێکردنی یاساکە نایەوێت تەواوی زانیاریەکان بە شەفافی بە هاوڵاتیان و ڕۆژنامەنووسان بدات. بۆیە جێبەجێ ناکات لەبەرەوەی پەیوەندی ڕاستەوە خۆی بە کاری ڕۆژنامەنووسی و خەڵکەوە هەیە. ئەوە گرفتە ئەوە مۆزوع ئەسلێکەیە. حکوومەتی هەرێمی کوردستان بەڕەسمی پیشەی کاری ڕۆژنامەنووسی و پیشە نەناسیوە. مادام بەڕەسمی نایناسیەوە و پیشە لەبەرەوە مامەڵەشی بە تەندروست لەگەڵ ناکە. ئەم یاسایە مەسەلەن ئەڵەیە بێ هەر کام لە وەزارەتەکان سایتێکیان هەبێ زانیاریەکانی تیا بڵاوکرێتەوە بڕۆ بزانە کام وەزارەتیان سایتی هەیە زۆربیان هەر نازان بەڕێوەی بەرن. دووهەم ترسی هەیە لەوەی کە زانیاری و ئامارێک بخاتە ڕوو. بەجێکردنی ئەم یاسایانە سۆرین بە حکوومەتێکی کارە بە لێپێچینەوە و بەداداچوو نەکرێ. وە سەندیکای ڕۆژنامەنووسانیش کەم تەرخەم بۆ کەناڵەکانی ڕاگەیاندنیش کەم تەرخەم بوون. مەسەلەن ئاوا جاروبارێک کەناڵێک باسی بکە. بەپێی یاسای مافی دەستکەوتنی زانیاری دەبێ ئەنجومەنی وەزیران بە هاوبەشی لەگەڵ دەستەی سربەخۆی مافی مرۆڤی هەرێم ڕێنمایی بۆ کارپێکردنی یاساکە دەربکەن. سەرۆکی دەستەی سربەخۆی مافی مرۆڤی هەرێمیش دەڵێت تەواوی ڕێنمایەکان نووسراوەتەوە بەڵام بەهۆی ئەو دۆخەنە هەموارەی کە لە کوردستان هەیە بۆیە تا ئێستا لە ڕۆژنامەی وەقایع بڵاو نەکراوەتەوە. ڕێنماییەکان تەواو بووە و وەکو دەستە و وەکو ئەنجومەنی وەزیران ئەن ڕێنماییان دەریان هێناوە بەڵام دیارە ماوە لەبەر ئەوەی ئەم وەزعەوە لەبارەی کە ئێستا ئێمەلین تەمەنا دەکەین بۆ کابینەی تازە و ئەوەی کە ئێستا دابنیشرێ چونکە چووتەوە بۆ ئەوەی لە ئەنجومەنی شوورا بۆی دراستێکی قانونیشی بۆ بکرێتن مایە بەس ئەوەندە نەشر بکرێت لە وەقایعی کوردستان و بێتەوە سەربواری جێبەجێکرد. لە ئەگەری جێبەجێکردنی یاساکە ڕۆژنامەنووسان و هاوڵاتیان دەتوانن بە ئاسانی دەستیان بە زانیاریەکان بگات. دەبێتە قۆناغێکی باش بۆ بەرەو پێشبردننی سیستەمی دیموکراسی و ئازادی ڕادەربڕین و کەمکردنەوەی ئەو توندوتی ژیانەی بەرامبەر ڕۆژنامەنووسان دەکرێت لە کوردستان. یاسای بەدەستهێنانی زانیاری گرنگیەکەی لەوایە کە ڕۆژنامەنووسان بتوانن بگەن بە سەرچاوەکانی زانیاری بە شێوازێکی یەکسانی و بە شێوازێکی دوور لە ڕوبەڕۆبوونەوەی تونوتیژی ئەگەر سێری و داتانەکەین بەشێکی زۆری و پێشێلکاریانی بەرامبەر ڕۆژنامەنووس دەکرێت لە بەدواداچوونێتی بۆ هەواڵ و زانیاری ناگات بە هەواڵ و زانیاریەکان یا هەواڵ بەشی شتێکی ترکە ئێمە نەک ڕۆژنامەنووس ناگات جاری وای هەواڵ و زانیاریەکان بەڕاستی دروستی ناگەنە دەستی ڕۆژنامەوان وای کردو میدیاکانیش بێ متمانەی دروستەکەن لە لای جەماوە لەبەرەوەی زانیاریەکان بەڕاستی درستی ناچێت بۆیە جێبەجێکردنی یاسای بەدەستهێنانی زانیاری یەکێکە لە پێداویستی هەرە سەرکیەکانی ئازادی ڕادەبڕین. لە یاسای مافی دەستکەوتنی زانیاری چەندین بڕگە تایبەت کراوە بەوەی ڕۆژنامەنووسان یا هەر تاکێشی ئەو وڵاتە دەتوانێت لە هەر دەستگایەکی حکوومەت داوای هەر زانیاریەک بکە کە پێویستیەتی. بۆ ئەمەش لە مادەی دووەم بڕگەی 6 یاساکە حکوومەت ناچار دەکات لە تەواوی دامەزراوەکانی فەرمانبەرێک بۆ ئەو کارە دەستنیشان بکات. بۆیە لە ئەگەری جێبەجێکردنی یاساکە هاوڵاتیان دەتوانن وەڵامی تەواوی ئەو پرسیارانە وەربگرنەوە کە چەندین ساڵە لەلایەن گەڵاڵە بووە بەڵام دیار نییە کە ئاخۆ حکوومەت یاساکە دوای چەندین 5 ساڵی دیکە جێبەجێ دەکات. وەلی سەلیم کەناڵی ئاسمانی پێم هەولێر.